دیارە ئەوڕۆ کاک شێروان شێروانی لەسەر داوایەکی نوێی ئایشی گشتی کە لە ڕێگای بەڕێز داواکاری گشتی ئەو سکاڵای زورێنرایە هێنابیانەوە بنکەی پۆلیسی خانەقا بۆی لێکۆڵینەوە لەگەڵدا بکرێت. ئەو داوای ئاسایشی گشتی لەسەر ئەوە بووە کە گوایە ڕۆژی 16 مانگ 16 کە دادگایکردنی کاک شێروان و هاوڕێکانی بووە، گوایە لە کاتی کە کاک شێروان دیفاعی لە خۆی کردیە ناوزڕاندنی بە ئاسایش کردیە. بەڵام ئەوەی ڕاستی بێ ئەمە خۆمان ڕۆژی 16 لە ناو دادگای پرۆسی دادگایکردنەکە بووین. کاک شێروان بە هیچ شێوەیەک ناوزڕاندنی بە ئاسایش نەکردیە. ئەمە تووشی سەرسوڕمان بووین کە ئەمڕۆ بینیمان کاک شێروانی هێناوەتەوە بنکەی پۆلیسی خانەقا بۆی ئیفادەی وەربگرن ئەو جارە بە ناوی ئەوەی کە ناوزڕاندنی بە ئاسایشی کوردستان کردبێ. بۆیە ئەو کاتە لەلایەن بەڕێز کاک عەبدولقەهار ڕائیل عەبدولقەهار بەڕێوەبەری پۆلیسی خانەقا وهروەها بەڕێز دێکۆڵەرەوەی دادی زۆر هەوڵیاندا لەگەڵ نوێنەرەکانی ئاسایش کە ڕێگە بدەن پارێزەرەکان دابنێشین و شتێکی یاساییە ئەمە سوپاسیان دەکەین. بەڵام ئاسایش لە ناو بنکەی پۆلیسیش ئەوان تەحەکومیان کرد و ڕێگەیان نەدا و ڕێگریان لە ئێمە کرد کە ئەمە حزورمان هەبی لە کاتی وەرگرتنی وتەکانی لە ناو بنکەی پۆلیسی خانەقا. تەوەقوع دەکرێت کە ئەوانە لەبەر نەبوونی بەڵگە و بەڵگەکان مقنعینە تەوەقوع دەکرێت ئەوانە ئازاد بکرێن بۆی ئاسایش کەیسەشکەی بۆ ئامادە کردیە هەر کاتی کە شێروان شێروانی ئیفراز کرد جارەشکە لەو کەیسە بگریتەوە. کاک شێروان پەیامەکی هەبوو لە هەموو دۆست و برادەر و ئەوانەی کەوا داکۆچی دەکەن لە مافی مرۆڤ و مافی ئازادی خوازان پەیامەکی گوت ئێمە وەرەمان زۆر بەزە بەردەوامی لە مانگرتن پشت بەخوا و بە ئێوەش لە هەوڵی خۆتان بەردەوام بن. تەندروستیوی زۆر کەوا لاواز بووە بەڵام جەستەی زۆر لاواز بووە بەڵام ورەشی زۆر بەرز بوو.